بزانم سەرەتا لەسەر بابەتی ڕیفراندۆم دەتوانێت بمانگەێنێت بە چی؟ بەنای خوای گەورە و میهرەبان خۆی پرسی ڕێفراندۆم ئەوانی وەکو باس دەکرێت ئەنی لەو گۆڕە یەخەی ڕێفراندۆم بگری لە ئەسڵدا ساختکردنەوەی گومانێکە عادەتەن ئەو ڕێفراندۆمی کە کوردستان پێویستی داگیرکار یان ئومەم متحیدە گومانێکی لەو میلەتە هەیە ئەرێ چی دەوێت ئەو پرسیارە ناکرێت سەرکردایەکی کورد خۆی لە میلەتی خۆی بکە ئیلە دەبی داگیرکارێک یان ئومەم متحیدە بیکە ئەو کاتی دیفتە گۆڕێ ینی کەواتە مەرج نییە گەیشتن بە مافی چارەنووس و دەوڵەت بوون ئیلا ڕێفراندۆم بی ئەو کاتە دەبتە ڕێفراندۆم کە ئیتفاقێک دەبی لە بینی خاوەن سیادەی ئەو شوێنە یان تەفویزێکی ئومەم متحیدە لەوێن بابزانین میلەتەکە چی دەوێت کە ئەو کاتە سقە بەقیا دەکەین عادەتەن مەسن وەکو ئەریتریا ئیتفاقی لەگەڵ ئەسیۆپیا کرد جنوبی سوودان ئیتفاقی لەگەڵ سوودان کرد تەیمور لەگە ئەندۆنیسیا یان جەزائیر لەگەڵ فەڕەنسا ئیتفاقیەکە ئەوە دەبی کە ئەو شەڕ و شۆڕەی کرایە نەتیجەکەی ئەوەیە ساحبی سیادەکە سقەی بەو بکیاوە و بۆ شۆڕشەی دەبێت نامیلەتەکە ئەوەی ناوێت یاڵە ڕێفراندۆم خۆی ئەوایە ئەین لێرە هەر لەو گۆڕێ بری ئەرێ یاڵە ڕێفراندۆمە چی دەکەم لە بۆ تەخویل نازم ئەو ڕێفراندۆمەی کە ئێستا توێم لێ دەبی لە تازە لە لێدوانەکانی تازە لە مەکتەب سیاسیەکانی دوێنی لە سەرکردایەتەکە على الإطلاق ڕێفراندۆمی وهەم نەبیستوە بەڵام باشە بە نەتیجە گرنگ نییە بۆ ئەو مناقەشانەی کە قیادەی کوردی لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتانی دنیا بیکات دەنگی گەلەکەی وەکو تێیدێک بەدەستەوە بێ هەر شتی وهەم نەویستیە ڕێفراندۆم لە بۆ مفاوزات دزای لەبەرچی چکە ڕێفراندۆم دووە کاتی مفاوزاتە نەک پێش مفاوزات کۆتایی دێ چکە ڕێفراندۆم دەبێت کاری پێ بکرێت لە پاش یەکسەر دەبی دەوڵەت بی ئەسە دوێ جێم لێ بوو ئەندای مەکسودێک بەس کە دەڵێ دەبێ ینی لەسەر چ بنەمایە قانون باسی قانون باسی مادەی حەفتاسی میثاقی ئومەم متحیدە دەکەین باسی دوو قەرار دەکەین باسی مەبدەئی پێز لە مەبدەئی ئەقالیم دەکەین بەپێی ئومەم متحیدە باسی تەجروبەکانی جیهانیش دەکەین هەم قانونمان لەدەستە هەم یعنی تو ناتوانی بێ میلەت لە 1998 دەنجیان بەسەر بەخۆی داتو چگرێ یاڵە مفاوزات بکەین لەسەر کۆنفیدرالی یان لەسەر فیدرالیشی ڕەسخێت ئەدیوە ڕێزگرتن لەو دەنگانە چۆن شتوانە بەڕاستیەوەی جێم لێ دەبی لە کوردستان یان دەبی شارەزایەکی قانونی دووەلی نەبی پیان بڕبێ سەر کردایەکی کورد ئەوەی ئەتو دەنگی لە هیچ جیهان شتوا ڕوونێدایە ئەو ڕێفراندۆمی لە کوردستان باز دەکرێت پێی دەوترێت ڕێفراندۆ تریڤیال ڕێفراندۆ یعنی ڕێفراندۆمی باڵەتڵ پوچ ئەجا لەو کاتێک درێن ڕاستە نە پەرلەمانی دەوێ نا یەکگرتنی میلەتی دەوێ نە پرسی دەوێ هیچ لەبەرەوەی ڕێفراندۆمەکە لە خۆت دەیکەی ساڵی 5,000 دەیکەی 7,000 دەیکەی نایکەی هیچ قیمەتەشی قانونی دووەلی نییە.